سلاوی خواتان لێبێ قوتابیانی ئازیز خۆشحاڵین ئەو جارش بە ئێوەی ئازیز بێک دەگەینەوە بۆ ڕوونکردنەوەی بابەتێکی تر لە بابەتەکانی مێژووی پۆلی 12. ئێمە لە بابەتەکانی ڕابردوو باسمان لە گرنگترین شۆرش و ڕاپەڕینەکانی نێوان نیوەی دووەمی سەدەی 19 تا کۆتایی نیوەی دووەمی یەکەمی سەدەی 20مان کرد کە لێرە دابەشمان کردە سەردوو قۆناغی سەرەکی قۆناغی یەکەمیان 1950 تا 1940 کە باسمان لە شۆرشەکەی شێخ عوبەیدوڵڵا نەهری کرد بۆ نمونە لە قۆناغی دووەمیش کە دەست پێ دەکا وەکو باسمان کرد لە ساڵی 1970 واتە پاش کۆتایی شەڕی جیهانی یەکەم تا ساڵی 1950 کە باسمان لە نمونەیە کرد لە کوردستانی باشوور و لە کوردستانی ڕۆژهەڵات شۆرشەکەی شێخ مەحموودی نەمر و شۆرشەکەی سمکۆی شکاک. ئێستا دەچینەوە بەشێکی تری کوردستانی خۆشەویست ئەویش بەشی باکووری کوردستانە کە باس لە شۆرشەکەی سەعیدی پیرانی ساڵی 1925 دەکەین. ماوەی ساڵی 1925 بەریتانیا و فەڕەنسا کۆمەڵی گەڵان خەریکی چ بوون؟ ماوەی ساڵی 1925 هەر یەک لە بریتانیا فەڕەنسا کۆمەڵی گەلان خەریکی دوو کار بوون. یەکەمیان کێشەی ویلایەتی مووسڵ، دووەمیشیان دیارکردنی سنووری نێوان کۆماری تورکیا و نوێ و لەگەڵ ڕژێمی پاشایەتی عێراق. کەواتە لەو ماوەی کە ساڵی 1925 بوو هەر یەک لە بریتانیا و فەڕەنسا کۆمەڵی گەڵان خەریکی چارەسەرکردنی دوو کێشە بوون. کێشەی یەکەمیان کێشەی ویلایەتی مووسڵ و لە بەشی هەفتەم کە باسما کرد لە ئەنجامی شاڵاوی بریتانیا بۆ سەر مووسڵ کە نەدەبوایە بەریتانیا مووسڵی داگیر بکردبایە لەبەر ئەوەی باکووری عێراق بەشێک بوو لە ناوچەکانی ژێردەسەڵاتی فەڕەنسا بە پێی ڕێکەوتنامەی سایکس-بیکۆی ساڵی 1916. دووەمیشیان ئەو گۆڕانکاریانەی کە ڕوویدا ڕژێمی کۆماری لە تورکیا کە دامەزرا کۆمەڵی گەلان و بریتانیا خەریکی چ بوون؟ خەریکی ئەوە بوون سنووری نێوانیان دیار بکەن. شۆرشێک سەری هەڵدا لە ساڵی 1925 شۆرشێک لە ساڵی 1925 ڕوویدا یاخود هەڵگیرسا لە بەشی باکووری کوردستان بە سەرکردایەتی چێ؟ سەعیدی پیران، شێخ سەعیدی پیران لە هەرێمی دیاربەکر و دەوروبەری. کەواتە ئێرە ئێستا کە لێرە چمانەیە شێخ سەعیدی پیران ئەگەر هاتەوە بە پرسیار لۆت چۆن دێتەوە؟ دەڵێ ئەو شۆرشە بوو کە لە باکووری کوردستان لە هەرێمی دیاربەکر و دەوروبەری یاخود دەور و پشتی ڕوویدا لە ساڵی 1925 بۆ بەدەهێنانی مافەکانی کورد لە سربەخۆیی و ئازادی. بە سەرکردایەتی چێ بوو ئەو شۆرشە؟ بە سەرکردایەتی شێخ سەعیدی پیران بوو. ئەوە یەک. دوو، شۆرشەکەی سەعیدی پیران لە ساڵی 1925 هەڵگیرسا لە بەشی باکووری کوردستان. ئەو پرسیارانە هەموو هاتۆ لە تاقیکردنەوەکانی وەزاری ساڵانی ڕابردوو. شۆرشەکەی سەعیدی پیرانی ساڵی 1925 لە باکووری کوردستان سەری هەڵدا لە هەرێمی دیاربەکر و دەور و پشتی. شۆرشەکەی سەعیدی پیران کە لە باکووری کوردستان لە ساڵی 1925 سەری هەڵدا لە پێناوی بەدەهێنانی چ؟ سربەخۆیی و ئازادی. زۆر ئاسانە. ئەوە لایەنێک. لایەنی دووەم بابین بزانین باسی چ دەکەین. لایەنی دووەم باسی هۆیەکانی هەڵگیرساندنی شۆرشەکەی سەعیدی پیران دەکەین کە لە ساڵی 1925. خۆشەویستانم هەر شۆرشێک هەر ڕاپەڕینێک وەکو باسمان کرد کە سەر هەڵدەدا لە ئەنجامی کۆمەڵێک هۆکارە. ئەو هۆکارانەی کە بوو نەتەمایی هەڵگیرساندن شۆرشەکە موڕکێکی نەتەوایەتی هەبوو. شۆرشێک بوو لە باکووری کوردستان سەری هەڵدا کە موڵکێکی نەتەوایەتی بوو. ئایا ئەو شۆرشە چییە؟ شۆرشی سەعیدی پیرانە. ئەو موڵکە نەتەوایەتی کە پێوە دیار بوو لە ئەنجامی چ؟ لە ئەنجامی سیاسەتی ڕەگەزپەرستانەی تورک یاخود کەمالیەکان بەرامبەر بە کورد بە تایبەتی تواننەوەی ناسنامەی کورد بوو. بە تایبەتی دوای چ؟ پەیمانی لۆزانی ساڵی 1923 کە نکۆڵیان کرد لە هەموو ئەو بەڵێنانەی کە دابیان بە کورد کە گوایە مافی کورد دەدەن بەڵام نکۆڵیان کرد پاشەگەز بوونەوە پەژێمان بوونەوە لەو بەڵێنانەی کە دایان بوو. یاسای نوێی دەوڵەتی تورکیای کەمالی کە دانی بەبوونی نەتەوەی تورک دەناو سەرجەم نەتەوەکانی تر بە چ ناو دەبرد بە تایبەتی کوردەکان تورکی چیایی.
ئەو یاسایی کەوا دەوڵەتی نوێی تورکیا لەسەر دامەزرا تەنها بوونی یاخود تەنها دانی بە نەتەوەی تورک دەنا نەتەوەکانی ترنا بەڵکو و کوردەکانیشی ناو دەبێت بە چ تورکی چیایی بەو جۆرە چی لەسەر فەرز کردبن زمانی تورکی کرا بە زمانێکی فەرمی لە دەوڵەت یعنی جگە لە زمانی تورکی نابێ بە هیچ زمانێکیت کە ئاخاوتن بکەن کەواتە لێرە زمانی کوردی قەدەغە کرا هەموو ئەو ڕێکخرا و کۆمەڵە و گۆڤارە کوردیانەی کە هابوون هەمووی داخست هەمووی قەدەغەکردن کەواتە ئەوە سیاسەتی تورکە سیاسەتی کەمالیەکانە بەرامبەر بە کورد خاڵەکیت کە لە خاڵەکانی هۆیەکان دێنە سەر خاڵی سێم کە تایبەتمەندە بە سیاسەتی ڕاگواستن ئەو سیاسەتەی کە پەیڕەویان کرد بە ڕاگواستنی کوردەکان سیاسەتی ڕاگواستنی کورد لەسەر زێدەی باب و باپیرانیان لە بۆ چێندەر لە بۆ خۆر ئاوای ئەنادۆڵ سیاسەتی ڕاگواستنی کورد لە زێدەی باب و باپیرانیان بۆ خۆر ئاوای ئەنادۆڵ هۆکارێک بوو بۆ بەرپابوونی شۆڕشەکەی سەعیدی پیران هۆکارێک بوو بۆ بەرپابوونی شۆڕشێک لە ساڵی 1925 خاڵی چوارەم کە گوشاری ئابووریە ئابلوقەی ئابووری ئەو گوشارەی کە واخستیانە سەر کوردستان دەستیان گرت بە سەرزەوی کشت و کاڵە بەپیتەکان ئەو زەویانیان دەدا بە تورک جوتیارانی کورد بێبەش کران چی لێ هات بێکاری بڵاو بەوە بێکاری بڵاو بۆ لە ئەنجامی ئەو گوشارە ئابووریە و دەستگرتن بە سەرزەوی کشت و کاڵ و دابشکردنی بەسەر تورکەکان و بێبەشکردنی کوردەکان بۆ هۆکاری چ بۆ هۆکاری بێکاری کەواتە بۆیە گرانی گەورە لە کوردستان پەیدا بوو بە تایبەتی دوای چ گرانی گەورە لە کوردستان پەیدا بوو دوای چ ڕەوانەکردنی ژمارەیەکی زۆر لە سەربازانی تورک بۆ ناوچەکە بۆ پچڕاندنی پەیوەندی بازرگانی ئەو بەشە لەگەڵ بەشەکانی تری تورکیا تورک چی کرد ژمارەیەکی زۆری لە سەربازەکانی خۆی خستە ناوچەکە هینایە ناوچەکە ئامانجی سەرەکی هەرچی پەیوەندی بازرگانی هەبی لە باکووری کوردستان لە ناوچە کوردنشینەکان بپسڕێ لەگەڵ ناوچەکانی تر خاڵی دووەم باز و سەرانەیەکی زۆری بەسەر خەڵکی کوردستان چەسپاند کەواتە ئەو باز و سەرانە بۆ هۆکاری چ سەرهەڵدانی گرانی گەورە بارودۆخی ئابووری نالەبار بوو تێکچوو دێنە سەر دوو تێبینیمان هەیە سەرکردەکانی نیشتیمانی کوردستان لە تورکیا یاخود لە باکووری کوردستان لە ساڵی 1924 کۆبنەوەیەکیان ئەنجامدا لەو کۆبنەوە بڕیاری چیاندا کەواتە کۆبنەوەی ساڵی 1924 سەرکردەکانی نیشتیمانی باکووری کوردستان بڕیارێک دەرکرا ئەو بڕیارە چ بوو لە جەژنی نەورۆز واتە لە 21 نەورۆزی ساڵی 1925 شۆڕش دەست پێ بکات کەواتە لە گرنگترین خاڵەکانی کۆبوونەوەی سەرکردایەتی یاخود سەرکردەکانی بزوتنەوەی نیشتیمانی باکووری کوردستان لە ساڵی 1924 بڕیاری چدرا لە 21 نەورۆزی ساڵی 1925 شۆڕش بەرپا بکرێ لە شوباتی 1925 بزانین چ ڕوویدا کەمالیەکان هێزێکی گەورەیان هینا لە بۆ چ لە بۆ دەست بە سەراگرتنی کوردستان ئەو هێزەکە هات لە بۆ ئەوەی کوردستان داگیر بکە گەیشتە گوندی پیران بارەگای سەرەکی شێخ سەعیدی پیران دەستی بەسەر داگیرە کەواتە لە شوباتی 1925 کە کەمالیەکان هێزێکی گەورەیان ڕەوانەی سەر ناوچەکانی سەعیدی پیران کرد بە تایبەتی گوندی پیران و بارەگای سەرەکی شۆڕشیان گرت کەواتە لێرە ناچار شۆڕش دەست پێ بکە بۆیە لێرە دەرێ شۆڕشێک بوو بزانە لێرە پرسیارێکمان هەیە ئەو پرسیارەکە پێشتر بە هۆ دەهاتەوە لەسەر چانمرەی دەرێ شۆڕشەکەی سەعیدی پیرانی ساڵی 1925 پێش وادەی خۆی دەستی پێکرد یاخود ڕاگەیەندرا لێرە من دەتان بیکەمە هەڵبژاردن دەرێم شۆڕشێک بوو لە باکووری کوردستان پێش وادەی خۆی ڕاگەیەندرا چ شۆڕشێک بوو سەعیدی پیران لە چ ساڵێک بوو 1925 لۆ ئەو شۆڕشە
پێشوادەی خۆی دەستی پێکرد لەبەر ئەوەی لە شوباتی 1925 وەکو باسمان کرد کەمالیەکان هێزێکی گەورەیان ڕەوانەی ناوچەکە کرد ئامانجی سەرەکی دەست بەسەر ئەو ناوچەیە دابگرن کە لە ئەنجام بارەگای سەرەکی سەعیدی پیران داگیر کرا لە گوندی پیران. دێنە سەرهەڵدانی گرانی گەورە لە باکووری کوردستان. بۆ نمونە لەوانەیە پرسیارت بۆ بێتەوە دەرێت یاخود دەڵێ چ سەرهەڵدانی گرانی گەورە لە کوردستانی باکوور لە سەردەمی کەمالیەکان دەگەڕێتەوە بۆ چەند هۆکارێک. هۆکار یەکەم گوشاری ئابووری کەمالیەکان بەسەر ناوچەکە کە دەستیان گرت بەسەر زەویزارێکی کوشت و کاڵی بەپیت دایانە تورکەکان. لەو کاتە کورد بێبەش بوو چی لێ هات بێکاری بڵاوەوە کەواتە لێرە گوشاری ئابووری ئەوە ئەی بی ژمارەیەکی زۆری سەربازانی تورک ڕەوانەی کوردستان کرا ئەوە بی سی پچڕاندنی پەیوەندی بازرگانی و ئابووری لەگەڵ بەشەکانی تورکیا یعنی ئەو ناوچەیە ناوچە کوردنشینەکان بە تایبەتی ئەو ناوچانێک کە لە ژێردەسەڵاتیش سەعیدی پیران بوو بپچڕێ لە ڕووی بازرگانی و ئابووری لەگەڵ ناوچەکان کە هیچ شتێک نێتە ناوچەکە و هیچیش نێتە دەرەوە هەتاوەکو چیە ئابلوقەیان بدا و بتانی دەست بەسەر ناوچەکەدا بگرێ و شۆرشەکە پود بکاتەوە. چەسپاندنی باز و سەرانە بڵاوبوونەوەی بێکاری. لەو حالەتە وەکو باسمان کرد ئەگەر ئەوە گۆتی ABC دیش دەڵێ هەر هەموو وەڵامەکان ڕاستە تەواوە ڕاستە یاخود پێت دەڵێ دەرێ پچڕاندنی پەیوەندی بازرگانی و ئابووری کوردستان لەگەڵ بەشەکانی تری تورکیا هۆکارێک بوو بۆ سەرهەڵدانی شۆرشەکەی سەعیدی پیران هۆکارێک بوو بۆ سەرهەڵدانی گرانی گەورە ئەوە ژەتانی بکاتە هەڵبژاردن. ئێستا دێنە سەر دەستکەوتەکانی شۆرشەکەی سەعیدی پیران لە ماوەی 2 هەفتە کە شۆڕش دەستی پێکرد دەستکەوتی ئەو شۆرشە لە ماوەی 2 هەفتە چ بوو؟ لێرە دێن 2 هەفتەمان هەیە. شۆڕش جێران توانیان چەند ناوچەیەکی گەورەی کوردستان ڕزگار بکەن وەکو چێندەر وەکو خەرپوت دەرسیم مۆش ئۆرفە مەلاتیا بنگۆڵ مەلازگەرد پاڵۆ کەواتە دەرەیەکێک لە دەستکەوتە گەورەکانی شۆرشەکەی سەعیدی پیران ڕزگارکردنی بەشێکی گەورەی باکووری کوردستان وەکو ABC هەر هەمویان ڕزگارکردنی دیاربەکر دوای شەڕێکی خوێناوی کوژرانی ژمارەیەکی زۆر لە هەردوو لە شارەکە. یەک لە دەستکەوتەکانی شۆرشەکەی سەعیدی پیرانی ساڵی 1925 ڕزگارکردنی بۆ نمونە دەرێ ئەی مەسەلەن ئەنقەرە بی بابرێن شارێک کە برێ هەر شارێکی کوردستان چوار هەڵبژاردنت ناداتێ یەک لەوانە بابرێن لێرکوانە دیار بەکر لێرە بابرێن وان لێرە وەکو باسمان کرد برێ ئەستەمبول لێرە بۆ نمونە دەڵێن غازی عەنتاب چیهان ڕاستە دەڵێ یەکە و سەر وەڵامی سی تەواوە لۆ یەک لە دەستکەوتەکان ئەوە بوو کە دیاربەکر ڕزگار کرا. پاشەوەی کەوە سەعیدی پیران ئەو هەموو ناوچەیە ڕزگار کرد بە تایبەتی دیاربەکر هەڵوێستی تورک چ دەبی؟ ئەنجومەنی سەرکردایەتی یاخود ئەنجومەنی نیشتیمانی تورک گەورەی تورک چ دەکا؟ یەکە و سەر کۆبوونەوەیەک بڕیاری کۆبوونەوە دەدا. لەو کۆبوونەوەیە چ ڕادەگەیەنی؟ حوکمی عورفی لە چێندەر لە ویلایەتەکانی خۆرهەڵاتی تورکیا واتە باکووری کوردستانی باکوور. ڕاگەیاندنی حوکمی عورفی لە خۆرهەڵاتی تورکیا یەکێکە لە بڕیارەکانی ئەنجومەنی نیشتیمانی گەورەی تورک.
ئەنجومەنی نیشتیمانی گەورەی تورک لە پاش ئەو سەرکەوتنانەی کەوا شۆڕشەکەی سەعیدی پیران بەدەستی هێنا چەند بڕیارێکی دەرکرد ئەو جە دەرێ A B C D ئەی ڕاگەیاندنی حکمی عورفی لە خۆرهەڵاتی کوردستان ڕەوانەکردنی هێزێکی گەورە کە ئەو هێزە 25,000 سەربازە بەڵام لە ڕێگای چێ لە ڕێگای هێلی شەمەندەفەری سووریا باکووری حەلەب دوای ئەوەی کەوا ڕەزامەندی لە فەڕەنسا وەرگری لۆ لەبەر ئەوەی ئەو ناوچەیە بە پێی ڕێکەوتنامەی سایکس بیکۆی ساڵی 1916 ناوچەیەکی ژێردەسەڵاتی فەڕەنسیە دەبێ ڕەزامەندی لە فەڕەنسا وەرگری خاڵی سێم ناردنی نۆتیپ نۆلیوای تۆپخانە سێتیپی سوارە لە چێندەر لە تشرینی یەکەمی ساڵی 1924 و 6 تیپی پیادە ئەو هەموو هێزە کە لە تشرینی یەکەمی ساڵی 1924 ڕەوانەی چێکرا قارس سەعەرد ماردین میدیات هێزێکی گەورەی تورک لە تشرینی یەکەمی ساڵی 1924 بە ئامانزی لە ناوبردنی شۆڕشەکەی سەعیدی پیران ڕەوانەی چێن دەرکرا A B C هەر هەمویان قارس سەعەرد ماردین میدیات هەستا چی کرد گەنج ڕاپێچی خزمەتی سەربازی کردن بانکێشکردن بانگێشکردنی ئەو لاوە تورکیانە کە لە تەمەنیان لە نێوان 20 تا 28 ساڵە لە بۆ چێ لە بۆ خزمەتی سەربازی لە هەمویان گرنگتر خاڵی پێنجەمە دامەزراندنی دادگای سربەخۆ لە دیاربەکر و ئەنقەرە یەکێک لە بڕیارەکانی ئەنجومەنی نیشتیمانی گەورەی تورک لە ئەنجامی سەرکەوتنەکانی شۆڕشەکەی سەعیدی پیرانی ساڵی 1925 بڕیاری دامەزراندنی دادگای سربەخۆییدا لە هەڵبژاردن چێندەر دیاربەکر و ئەنقەرە خاڵی شەشەمیش گرینگە لۆ لەبەرەوەی عسمەت ئینۆنۆ سەرۆکوەزیران جێگەی چێ دەگرتەوە عسمەت پاشا سەرۆکوەزیران کە دۆستێکی نزیکی مستەفا ئەتاتورکە جێگای فەتحی بەک دەگرتەوە عسمەت ئینۆنۆ عسمەت پاشا کە دۆستێکە و هاوڕێیەکی نزیکی مستەفا کەمال ئەتاتورکە دێتە شوێنی چێ دێتە شوێنی فەتحی بەک بەڵام کە هات چ دەکا هێزێکی مەشقپراو کە بەچەکی تازەی خۆر ئاوە ڕەوانەی ناوچەکە دەکا ئەو هێزە هەشتیپە 25,000 سەربازە لۆ ئامانجی لە ناوبردنی شۆڕشەکەیە کەواتە ئێستا کە دەین ئەمە وەکو باسمان کرد گۆتمان عسمەت ئینۆنۆ لەگەر دوو شتمانەیە دارەخان عسمەت ئینۆنۆ چێە دۆستێکی نزیکی مستەفا کەمال ئەتاتورک بۆ سەرۆکوەزیران لە شوێنی چێ لە شوێنی فەتحی بەک دەڵێ عسمەت ئینۆنۆ بوو بە سەرۆکوەزیرانی تورکیا لە شوێنی فەتحی بەک دۆستێکی نزیکی مستەفا کەمال ئەتاتورک بوو کرا بە سەرۆکوەزیرانی تورکیا لە شوێنی فەتحی بەک چێە عسمەت ئینۆنۆ لە دوای بوونی بە سەرۆکوەزیران هێزێکی سەربازی گەورەی بەچەکی خۆر ئاوایی ناردە کوردستان بۆ لە ناوبردنی شۆڕشەکەی شێخ سەعیدی پیرانە چێە عسمەت ئینۆنۆ کەواتە لێرە سێ چار هەڵبژاردنمان دروست کرد دێنە سەر زاراوەی دووەم کە دارەخانە بنکەی سەرەکی شۆڕژگێڕان بنکەی شۆڕژگێڕان یاخود شۆڕژگێڕانی شێخ سەعیدی پیران بوو کە دەستی بەسەر داگیرا لەلایەن هێزە سەربازەکانی عسمەت ئینۆنۆ کە تێیدا سەعیدی پیران دکتۆر فوئاد هاوڕێیەکیان بەدیل گیران دوای لە ساڵی 1925 لە سێدارە دەدرێن لە دیاربەکر دێنە سەر هەڵبژاردنەکان دەڵێ بنکەی شۆڕژگێڕانی شێخ سەعیدی پیران بوو دەستی بەسەر داگیرا لەلایەن هێزە سەربازەکانی تورک دارەخان هێزەکانی عسمەت ئینۆنۆ توانیان بنکەی سەرەکی شۆڕژگێڕانی سەعیدی پیران دەست بە سەردابگرن لە ساڵی 1925 دارەخان پاشەوەی کە دەستیان بەسەداگرت هەر یەک لە سەعیدی پیران شێخ سەعیدی پیران دکتۆر فوئاد لە سێدارە دەدرێن لە ساڵی 1925 لە چێندەر لە شاری دیاربەکر
دێنە سەر هۆیەکانی سەر نەکەوتنی شۆڕشەکەی سەعیدی پیران بابزانین ئەو شۆڕشە لۆ سەر نەکەوت. خۆشەویستانم، کورد لە ژیانی خۆیدا شۆڕش و ڕاپەڕینێکی گەلک زۆری بەرپاکردیە لە پێناوی بەدەیهێنانی ئازادی و سربەخۆیی. بەڵام زۆربەی زۆری ئەو شۆڕشانە شکستی هێناوە. بۆ شۆڕشێکی وەکو سەعیدی پیران بۆ کە لە ساڵی 1925 بەرپا بوو شکستی هێنا. یەکەم، هەنگاوەکان بڕیارەکانی ئەنجومەنی نیشتیمانی تورک. ئەنجومەنی نیشتیمانی گەورەی تورک ئەو بڕیارانەی دەرکرد بە تایبەتی ڕەوانەکردنی 25,000 سەرباز لە ڕێگای هێلی شەمەندەفەری سووریا باکووری حەلەب دوای وەرگرتنی ڕەزامەندی فەڕەنسا. ئەوە هۆکارێک بوو. هۆکاری دووەم، دەرکردنی حکمی عورفی لە خۆرهەڵاتی تورکیا واتە کوردستانی باکوور، دامەزراندنی دادگای سربەخۆی لە دیاربەکوور و ئەنقەرە. ئەوە بۆ نمونە بەس ئەوانە ڕەوانەکردنی هێزێکی تازەی مەشقە پێکرا و بەچەکی خۆر ئاوایی بەسەرکردایەتی عسمەت ئینۆنۆ بۆ ناوچەکە. ئەوەش هەموو هۆکارە. خاڵی دووەم، هاوکاری و پشتگیریکردنی دەوڵەتە گەورەکان بە تایبەتی فەڕەنسا و بەریتانیا و سۆڤێت بۆ کەمالیەکان. هاوکاریکردنی دەوڵەتە گەورەکان فەڕەنسا و بریتانیا و سۆڤێت بۆ کەمالیەکان هۆکارێک بوو بۆ لە ناوبردنی شۆڕشەکەی سەعیدی پیران، بۆ لە ناوبردنی شۆڕشی ساڵی 1925. شۆڕش بەر لە وادەی خۆی دەستی پێکرد، بڕیار بوو لە 21 نەورۆزی 1925 بەرپابی. بەڵام لە شوبات بەرپابوو لۆ وەکو باسمان کرد تورک هێزێکی گەورەی ڕەوانەی سەر ناوچەکە کرد، بە تایبەتی کە بارەگای سەرێکی شێخ داگیر کرا. زۆربەی زۆری سەرکردە و سەربازە کوردەکان بەر لە هەڵگیرساندنی شۆڕش لەلایەن کەمالیەکانەوە چیان لێکرا، دەستیان بەسەر داگیرا. جیران کە جیران چی لێ هات لە زۆربەی کادر و شارەزایان بێبەش بوو. ئەوانەی کەوا سەرکردایەتی شۆڕشیان دەکرد شارەزایی ئەو تویان نەبوو لە هونەری شەڕ و نهێنیەکانی شۆڕش. نەبوونی شارەزایی لە هونەری شەڕ و نهێنیەکانی شۆڕش هۆکارێکە بۆ لە ناوچوونی شۆڕشیی گەورەی باکووری کوردستان لە ساڵی 1925. سەعیدی پیران شۆڕشێک لە ساڵی 1925. خاڵی شەشەم بەداخەوە، خاڵی شەشەم کە باز دەکەی ئەو خاڵە دەبێتە هۆکاری برینێکی گەورە لە ناو جەستەی کورد. بۆ لەبەرەوەی دەرێت دەوری خیانەتکاری چەند عەشیرەتێک کە پەیوەندیان کرد بە کەمالیەکان. ئەو عەشیرەتە کوردیانە کە پەیوەندیان بە کەمالیەکان کرد مانای ئەوەیە پشتگیریەکی تەواوی کەمالیەکان دەکەن دژی کورد بۆ لە ناوبردنی دەستکەوتەکانی کورد کە ئەویش بریتە لە ئازادی و سربەخۆیی. هەفت، دانیشتوانی چەند شارێک نەهاتنە پاڵ شۆڕش و دوور پەرێز وەستان. هەندێک شارمان هەبوو نەهاتنە پاڵ شۆڕش، پشتگیری شۆڕشیان نەکرد، دوور پەرێز وەستان. ئەوەش بە هۆی ئەوەی کەوا کەمالیەکان چ بکەن، پرۆپاگەندە بۆ شۆڕش بەرپا بکەن، بڵێن شۆڕش بەفیتی دژبنانە، ئەوانە بۆ تێکدان، بۆ لە ناوبردن و بۆ تێکدانی بارودۆخی ئەمنی ناوچەکە هاتینە. خۆشەویستان، دێنە سەر نمونەیەکی کە لە شۆڕشەمەزنەکانی باکووری کوردستان. ئەویش چییە؟ شۆڕشی ئاگری داخ ئارارات 1927-1931. شۆڕشێکی گەورە لە باکووری کوردستان لە نێوان ساڵانی 1927 تا 1931 بەرپا بوو بە ناوی شۆڕشەکەی ئاگریداخ یاخود ئارارات. شۆڕشەکەی ئاگریداخ ئارارات کە لە باکووری کوردستان سەری هەڵدا لە نێوان ساڵانی 1927-1931 وەکو هەموو شۆڕشێک لۆ هەڵگیرسا.
پاشەوەی کەوا شۆشەکەی شێخ سعیدی پیرانیان سەرکۆت کرد تورک دەستی کرد بە سیاسەتێکی تونتر لە جاران بۆ لە ناوبردنی کورد بە زۆرکردنی تورک وە تواننەوەی ناسنامەی کورد خەڵکیان بە زۆری دەکرد بە تورک بۆ ئەوی ناسنامەی کورد لە ناو بن سیاسەتی پرستەمکاری تورکەکان بەرامبەر بە کوردەکان خاڵشتکەمان هەیە لە ساڵی 1927 لە ناوچەی بیحەمدون لە لوبنان کۆنگرێک بەسترا لەو کۆنگرە بڕیاری چدرا بڕیاردرا کە کۆمەڵەیەک دامەزرێ پێی دەڵێن کۆمەڵەی خۆی بوون ئەو کۆمەڵەی یەکێکە لە کۆمەڵەکانی کوردستانی ڕۆژئاوا کۆمەڵەی خۆی بوون ئەو کۆمەڵەیە بوو کە لە کۆنگرەی لوبنانی ساڵی 1927 لە ناوچەی بیحەمدون دامەزرا دەرێ کۆمەڵەیەک بوو لە ساڵی 1927 لە ناوچەی بیحەمدون دامەزرا کۆمەڵەی خۆی بوون کۆمەڵەی خۆی بوون دامەزرا لە ساڵی 1927 کۆمەڵەی عەفوەن کۆمەڵەی خۆی بوون کۆمەڵەیەک بوو لە ساڵی 1927 دامەزرا لە ناوچەی بیحەمدون کۆمەڵەیەک بوو لە ئەنجامی یەکگرتنی چوار ڕێکخرا و کۆمەڵەی کوردی پێکات کۆمەڵەی خۆی بوون ئەو کۆمەڵەیە بڕیاریدا ئەو شۆڕشە سەرکردایەتەکەی بسپێری بەچێ ئیحسان نووری پاشا یەکێک بوو لە سەرکردە قارەمانەکانی شۆڕشەکانی کوردستانی باکوور کە سەرکردایەتی شۆڕشی ئاگریداغی کرد ئیحسان نووری بوو بڕیاردرا سەرکردایەتی شۆڕشی ئاراراتی 1927 بسپێردرێ بە چێ بە ئیحسان نووری پاشا دێن گۆتمان یەکگرتنی چار پارت و ڕێکخراو کۆمەڵە و ڕێکخراو ئەو کۆمەڵە و ڕێکخراوانە چێنە بابین بزانین چێنە هەیتمان کۆمەڵی تەعالی کوردستان ڕێکخراوی کوردستان ڕێکخراوی نەتەوەی کورد کۆمەڵی سربەخۆی کورد چارمان هەیە خۆشەویستانم بزانە کۆمەڵی خۆی بوون پێکات لە ئەنجامی یەکگرتنی چوار کۆمەڵە و ڕێکخراوی کوردی ئەویش کۆمەڵی تەعالی کوردستان ڕێکخراوی کوردستان ڕێکخراوی نەتەوەی کورد کۆمەڵی سربەخۆی کورد ئەوە لە بۆ هەڵبژاردن زۆر گرینگە کۆمەڵی خۆی بوون چ بڕیاریدا چیای ئاگریداخ کە دەکەوێتە باکووری کوردستان بکرێتە مەڵبەندی هەڵگیرساندنی شۆڕش دژی کەمالیەکان بڕیاردرا چیای ئاگریداخ کە لە باکووری کوردستانە ببێتە مەڵبەندی هەڵگیرساندنی شۆڕش دژی کەمالیەکان یەکێکە لە بڕیارەکانی کۆمەڵەی خۆی بوون کۆمەڵەی خۆی بوون بڕیاریدا بە چیای ئاگریداخ بکرێتە بنکەی هەڵگیرساندنی شۆڕش سەرکردایەتی شۆڕش بسپێردرێ بێچێ ئیحسان نووری پاشا وازەحە خۆشەویستان ئیحسان نووری پاشا چێیە سەرکردەیەکی ناوداری کوردە لە سوپای عوسمانی خەڵکی شاری بەدلیز بوو سەرکردایەتی شۆڕشی ئاگریداغی پێسپێردرا دەڵێم سەرکردەیەکی ناوداری کوردی نێو سوپای عوسمانی خەڵکی بەدلیس سەرکردایەتی شۆڕشی ئاگریداخی پێسپێدرا ئیحسان نووری پاشا ئیحسان نووری پاشا ئەفسەرێکی ناوداری کوردی سوپای عوسمانی خەڵکی شاری هەڵبژاردن ئەوە یەک ئەوە دوو ئەفسەرێکی ناوداری کوردی سوپای عوسمانی خەڵکی شاری بەدلیس بوو سەرکردایەتی شۆڕشی ئاگریداخی پێسپێدرا کەواتە ئەوە لێرە سێ دێن بابزین دەستکەوتەکانی ئەو شۆڕشە چییە دەستکەوتی ئەو شۆڕشە کە خاڵی یەکەمیان زۆر زۆر گرینگە خۆشەویستانم ڕاگەیاندنی سربەخۆی کوردستان لە 28 تشرینی دووەمی ساڵی 1927 28 تشرینی دووەمی 1927 ئەوەی لە بیر مەکەن ئەوە زۆر گرینگە لە چێندەر لە چیای ئاگریداخ یەکێک لە دەستکەوتەکانی
شۆڕشی ئاگریداخ ڕاگەیاندنی سربەخۆیی کوردستان لە چیای ئاگریداخ لە چەندی لە 28 تشرینی دووەمی ساڵی 1927 هەڵکردنی ئاڵای کوردستان تواندرا بە سەرکردایەتی ژەنەرال ئیحسان نووری پاشا ناوچەیەکی زۆر ڕزگار بکرێ. ئەو ناوچەیەکەوە ڕزگار کرا و دەستی بەسەر داگیرا و فرەوان کرا وەکو چێندەر، وان، ئاگری، ئێغدید و بایزید، قارس، مۆشی. ئەوە دەستکەوتەکان. بابین ئەو جارە هەڵوێستی کەمالیەکان دوای ئەو سەرکەوتنەیەکەوە ئەو شۆڕشە بەدەستی هێنا. کەمالیەکان چه هەڵوێستێکیان هەبوو؟ یەکەم، کاتێک حکوومەتی تورکیا سەیری کرد تەنها لە 2 فەیلقی 8 و 7 پاشماوەی چەند فەیلقێکی تر لە ناوچەکە مابوو یەکەو سەرچی کرد. بانگێشکردنی لەدایکبوون 1901 1906 بۆ خزمەتی سەربازی. بانگێشکردنی لەدایکبوانی ساڵی 1901 و 1906 بۆ خزمەتی سەربازی لەلایەن حکوومەتی تورکیا یەکێکە لە دەستکەوتەکانی شۆڕشی ئاگریداخ. تورکیا ڕاگەیاند ئەو هێزەی هاتیە، ئەو هێزە نەهاتێ ناوچەکە داگیر بکە، بەڵکو هاتیە لە بۆ ئەوەی ئەو دز و جەردانە کە هەیە لە ناوچەکە واتە شۆڕژێڕانی کورد لە ناویان بە. خاڵی سێم زۆر گرینگە. تورکیا بۆ ئەوەی ئەو شۆڕشە لە ناو بە پەنای بردە بەر چ؟ پەنای بردە بەر حکوومەتی یاخود پەنای بردە بەر ئێران. ئەو کاتی چیە؟ حکوومەتی ڕەزاشا پەهلەوی لە ئێران. لۆ هەتا وەکو بتوانی خاچی ئێران لە ڕێی خاچی ئێران بسوڕێتەوە ئەو ناوچە پاک بکاتەوە. ڕەزامەندی وەرگرت بۆ گەماڕۆدان و لێدانی شۆڕژێڕان. هێرش دەستی پێکرد، ناوچەیەکی بەربڵاوە لە گوند و لە کێڵگەکان هەمووی ئاگر تێبەردا و سووتاندی. ئەو شۆڕشە لۆ سەر نەکەوت وەکو شۆڕشەکانی تکە. مادام ئەو هەموو دەستکەوتە گەورە ئەو هەموو ناوچەیەی فرەوان کرد، بۆچی سەر نەکەوت؟ یەکەم خاڵ تورکیا چی کرد؟ ئەوانەی کە تەمەنیان یاخود مەوالیدیان لە نێوان ساڵانی 1901 و 1906 بانگێشی خزمەتی سەربازی کرد، واتە هێزی سەربازی زیاد کرد. تورکیا سیاسەتێکی پەیڕەو کرد، سیاسەتی تێکدان و کاولکردن و سووتاندن، بە تایبەتی زەوی کوشتتوکاڵەکان و گوندەکان. هاوکاریکردنی ڕژێمی ڕەزاشا پەهلەوی کە خاچی ئێرانی بەکارهێنا، گەماڕۆدانی بنکەی ئاگریداخ، نەبوونی باری هاوسەنجی لە ڕووی چەک و هێز و پیادە. یەکێک لە هۆیەکانی سەرنەکەوتنی شۆڕشەکەی ئاگریداخ بریتیە لە بۆ نمونە ئەی بانگێشکردنی تورک لەدایکبووی ساڵی 1902 1908 بۆ خزمەتی سەربازی. ئەو هەتا لێ تێکچی پەیڕەوکردنی سیاسەتی تێکدان و سووتاندن و زەوی وە گوندەکان و کێڵگە کوشتتوکاڵیەکان. ئەوە بی سی هاوکاریکردنی حکوومەتی ئێران. حکوومەتی ئێران خاجاری بە بەکارهێنانی خاچی ئێران بۆ لێدان و گەماڕۆدانی شۆڕژێڕان. دی لێرە چ دەرێم؟ دەڵێم تەنها وەڵامی بی ڕاستە، یاخود دەڵێم دی جگە لە هەریەک لە وەڵامی ئەی وەسی کەواتە ئەمن لێرە ئەوەی هەڵدەبژێرم. لۆ ئەمن تاکید دەکەمەوە دەڵێم ئەی هەڵەیە، سیش هەڵەیە لێرە 1901 1906 لێرە ڕەزاشا پەهلەویە قازاری نییە. دێنە سەر بابەتێکی کە
ئەو جارە لە باکووری کوردستان دەگەڕێنەوە بۆ باشووری کوردستانی خۆشەویست کە ئێمەینە. ڕاپەڕینێکی مەزن ڕوویدا کە پێی دەوترێ ڕاپەڕینی بەردەرکەی سەرای سلێمانی. ئەو ڕاپەڕینێکی جەماوەر بوو لەبەر دەرگای سەرای سلێمانی سەری هەڵدا لە چەندی لە 6 ئەیلولی ساڵی 1930 هەڵگیرسا بۆ یەکەم جار. ڕاپەڕینێک بوو کە لە باشووری کوردستان سەری هەڵدا بۆ یەکەم جار. ڕۆشنبیر و خوێنەواران شام بە شام پیا و ماقولان و کاسبکاران جلەوی سەرکردایەتی یاخود بەشداریان تێدا کرد. ڕاپەڕینی بەردەرگای سەرا. ئەو ڕاپەڕینە وەکو باسمان کرد لە 6 ئەیلولی ساڵی 1930 سەری هەڵدا یاخود هەڵگیرسا کە بۆ یەکەم جار چینی ڕۆشنبیر و خوێنەواران شان بە شان چینەکانیت کە بەشداریان لەو ڕاپەڕینە کرد. هۆی سەرەکی ئەو ڕاپەڕینە چییە؟ هۆی یەکەمیان پەیمانی ساڵی 1930 نێوان عێراق و بریتانیا کە ئەو پەیمانە عێراقی بەستەوە بەڕێڕەوی داگیرکەری بەریتانیا. بۆ نمونە دەرێ بەکارهێنانی خاچی عێراق بۆ جموزۆری سەربازی، بەکارهێنانی هێزەکانی عێراق لە دەرەوە بۆ پاڵپشکردنی هێزەکانی بەریتانی. ئەو کاتە سیاسەتمەداران و ڕۆشنبیرانی عەرەب لە عێراق ڕێگەیان پێدرا بوو پارت و ڕێکخرا و کۆمەڵی سیاسی دابمەزرێن. یعنی ڕێگەدان بە سیاسەتمەدارانی عەرەب بە دامەزراندنی کۆمەڵە و پارت و ڕێکخراوەکان، بەڵام کورد بێبەشکرا بوو. کەواتە یەکەم پەیمانی 1930 کە هیچ بەندێکی تێدا نەبوو بە تایبەت بە کورد. دووەمیشیان ڕێگەدرا بە سیاسەتمەدارانی عەرەبەکان کە ئەوانە بە کەیفی خۆیان کۆمەڵە و پارت و ڕێکخراو دامەزرێن، بەڵام کوردەکان بێبەشکرا بوون. کورد ناومێد بوو کە لە چوارچێوەی دەوڵەتی عێراقی مافی خۆی وەرگری. ئەوە خاڵی چارەم زۆر گرینگە. کەسایەتێکمان هەیە کە ناوی تەوفیق وەهبیە. لە پۆستی متەسەڕفی یعنی پارێزگای سلێمانی لادرا کە نیشتیمان پەروەرێک بوو لەو پۆستەی لایەندا. لادانی تەوفیق وەهبی لە پۆستی متەسەڕفی سلێمانی هۆکارێک بوو بۆ بەرپابوونی ڕاپەڕینی بەردەرگای سەرا. کورد ئارەزووی هەبوو بۆ سربەخۆیی و بەڕێوەبردننی کوردستان لە لای خۆی. ئەوە هۆکارەکان دەینە سەر تێبیر یەکمان هەیە. ئەو ڕاپەڕینە لۆ لە 6 ئەیلول ڕوویدا. لەبەر ئەوەی بڕیار بوو لەو ڕۆژە هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەران ئەنجام بدرێ. ڕاپەڕین دەستی پێکرد لەبەر دەرگای سەرای سلێمانی. شاعری نیشتیمان پەروەر فایق بێکەس لە ڕیزی پێشەوەی ئەو کەسانە بوون کەوا ڕاپەڕینیان بەرپا کرد. ژمارەی ئەو کەسانە گەیشتە چەندی 2,000 کەس. حکومەت وەکو هەموو جارێک هێز بەکاردەینی بۆ لە ناوبردننی ڕاپەڕینەکە. ئەو ڕووداوە هەستی شاعرانی کوردی جوولان بە تایبەتی چێ؟ پیرەمێرد، حەمدی، بێکەس، گۆران، ئەخۆل. ئەو ڕاپەڕینە بە چ ناودرا؟ بە ڕۆژە ڕەشەکە. باشە، نیشانە تایبەتەکانی ئەو ڕاپەڕینە چییە کە زیای دەکاتەوە لە ڕاپەڕین و شۆڕشەکانی تر پێشەخۆی؟ یەک، لە زیاتی شێخ و سەرۆک عەشیرەت و دەرەبەگ و گەورە پیاوان ئەو جارە چێ هات؟ ڕۆشنبیر سەرکردایەتی ڕاپەڕینی کرد. ڕۆشنبیر چییە؟ مامۆستا، فەرمانبەر، قوتابی، کاسبکار، بازرگانی. چینی ڕۆشنبیر سەرکردایەتی شۆڕشی کرد لە زیاتی چێ؟ لە زیاتی شێخ و سەرۆک عەشیرەت. بەر لە شەڕ و پێکدادان کاری سەربازی، ئاشتیانە و شێوازی دیپلۆماسی تاقی کرایەوە. بزانە لێرە هەڵبژاردنێک دروست دەکەین، دەڵێن چ؟ دەرێن بەر لە شەڕ و پێکدادانی سەربازی کاری ئاشتی سیاسی، ئاشتیانە و شێوازی دیپلۆماسی تاقی کرایەوە. یەکێکە لە نیشانەکانی ڕاپەڕینی بەردەرگای سەرای سلێمانی. یاداشتیاندا
کۆمەڵەی گەلان ژنان ڕۆلێکی کاریگەری بەرچاویان هەبوو وەکو یاداشتەکەی حەبسەخانی نەقیب لە جیاتی ناوچە شاخاویەکان چەقی ناوەندی شار بووە بووە مەڵبەندی چالاکی شۆڕژێرانە و ڕاپەڕین. لێرە هەڵبژاردنێکی زۆر گرنگ کە زۆر ساڵ هاتەوە حەبسەخانی نەقیب ژن ڕۆلێکی کاریگەری بەرچاوی بینی لە ڕاپەڕینەکەی بەردەرگای سەرای سلێمانی ساڵی 1930 بۆ داواکردنی مافەکانی کورد وەکو یاداشتەکەی حەبسەخانی نەقیب. دێن ئەو جارە چەند تێبینیەکمان هەیە. ئەو تێبینیە دەڵێ ژمارەیەک لە کەس و کاری قوربانیانی ڕاپەڕین پاشەوەی کەوە ئەو ڕاپەڕینە بەرپا بوو. طبعاً قوربانیەکی زۆری لێکەوتەوە چونکە دوژبن هەموو هێزێک بەکاردەینی بۆ لە ناوبردنی شۆڕژێران. کەس و کاری قوربانیانی ڕاپەڕینی بەردەرگای سەرای سلێمانی هاتنە لای چێ شێخ مەحموودی نەمر. ئەو کاتی شێخ مەحموودی نەمر لە چێن دەربوو؟ لە گوندی پیران لەسەر سنووری عێراق و ئێران چونکە ڕێکەوتنامەیە کرابوو لە پاش شکستێرانەکەی شۆڕشەکەی سەعیدی پیران کە شێخ سەعیدی پیران لەو ناوچەیە دابنیشی بەبێ ئەوەی دەستکاری کاروباری ناوچەکانی کوردستان بکە. داوای لێکرد تۆڵەیان بۆ بکاتەوە. ژمارەیە خەڵک لەوانە ئەفسەر و ڕۆناکبیر هەبوون ئامادە بوون کە سەر لە نوێ شۆڕش دەست پێ بکەنەوە. پاشەوەی کەەوە ئەو داواکاریان ئاراستەی شێخ مەحموود کرد لە گوندی پیران شێخ مەحموود چ ڕۆڵێکی هەبوو لە ڕاپەڕینی بەردەرگای سەرای سلێمانی. شێخ مەحموود یەکەو سەردەستی نەدا چەک شەڕ بکە. چی کرد؟ بروسکەی و یاداشنامەیەکی ئاراستەی چێ کرد کاربەدەستانی حکوومەتی عێراقی مەندووبی سامی بریتانی لە بەغدا لەگەر کۆمەڵەی گەلان. شێخ مەحموود لە دوای گەڕانەوەی لە گوندی پیران چەند بروسکە و یاداشنامەیەکی ئاراستەی چێ کرد؟ ABC حکوومەتی عێراقی مەندووبی سامی بریتانی لە بەغدا کۆمەڵەی گەلان. شێخ مەحموود دوای گەڕانەوەی لە گوندی نەهری لەسەر داواکاری کەس و کاری قوربانیانی ڕاپەڕینی بەردەرگای سەرا بروسکە و یاداشنامەیەکی ئاراستەی کاربەدەستان و مەندووبی سامی بریتانی و کۆمەڵەی گەلان کرد. تێیدا باسی چی کرد؟ ABC کوشتاری بەردەرگای سەرا دەستگیرکردنی ڕۆشنبیر و پیا و ماقولان ڕەفتاری خراپی حکوومەتی عێراقی تێدا ڕوون کردەوە. ئەوە دەقی ئەو یاداشنامەیە ئەو بروسکەیە کەوا شێخ مەحموود ئاراستەی حکوومەتی عێراقی و مەندووبی سامی بریتانی لە بەغدا لەگەر کۆمەڵەی گەلان کرد. پاشەوەی گوتمان ڕۆڵەکەی شێخ مەحموود چییە؟ پێویستە گوتی حکوومەتی عێراقی سەرجەمدام و دەستگای مەدەنی وە سیاسی عەرەبی لە کوردستان بکشێنتەوە لە زاخ و تا خانەقین. لە جیاتی ئەوان دام و دەستگای کوردی دابمەزرێ بەڵام لە ژێر سەرپەرشتی دەوڵەتێکی گەورەیان کۆمەڵەی گەلان. ئەوە داواکاریەکەی شێخ مەحموود بوو. ئایا ئەو داواکاریانە کە ئاراستەکرا ئەو یاداشنامەیە کە ئاراستەکرا حکوومەت لێ وەردەگری؟ بابزانی هەڵوێستی حکوومەت چییە؟ هەڵوێستی شێخ مەحموود دوای وەڵام نەدانەوەی دەقی یاداشنامەکەی بۆ حکوومەتی عێراقی و لایەنەکانی تر هیچ وەڵامیان نەداوە. ئەو چی کرد؟ یەکەو سەر بەشێکی زۆری ناوچەی سلێمانی گرت. هەستا هەوڵیدا کەرکووک ئازاد بکە بەرەو گەرمیان پێشڕەوی کرد. بۆ ئازادکردنی کەرکووک شێخ مەحموودی نەمر بەرەو پێشڕەوی کرد. چێندەر گەرمیان. شێخ مەحموودی نەمر بەرەو گەرمیان پێشڕەوی کرد بۆ ئازادکردنی کەرکووک. دوای وەڵام نەدانەوەی دەقی یاداشنامەکەی شێخ مەحموودی نەمر بۆ حکوومەتی عێراقی و لایەنەکانی تر یەکسەر دەستی گرت بەسەر سلەیمانی. شەڕێک ڕوودەدا. ئەو شەڕەش زۆر زۆر گرینگە. پێی دەوترێ شەڕی ئاو باریک. شەڕی چ؟ ئاو باریک. ئەو شەڕە بوو لە نێوان هێزەکانی شێخ مەحموودی نەمر و لەشکری عێراقی.
شەڕێک بوو لە نێوان هێزەکانی عێراقی و هێزەکانی شێخ مەحموودی نەمر لە ساڵی 1930. ئەو شەڕە بە هاوکاری هێزەکانی ئاسمانی بریتانی و هێزەکانی لیڤی و هێزەکانی پیادە و سوارەی حکوومەتی عێراقی کە لەم شەڕە شێخ مەحموود شکست دەینێ بەرەو چێن دەردەچی بەرەو سنووری ئێران. یەک لە ئەنجامەکانی شەڕی ئاوباریکی ساڵی 1930 نێوان هێزەکانی شێخ مەحموودی نەمر و هێزەکانی لەشکری عێراقی ئاوارەبوونی شێخ مەحموود بۆ سنووری ئێران کەواتە ئەو شەڕە ئەوە زانیمان لە بینی هێزەکانی شێخ مەحموود و هێزەکانی عێراقی بەڵام بە پاڵپشتی چێ هێزی ئاسمانی بریتانی و هێزەکانی لیڤی و هێزی پیادە و سوارەی حکوومەت. ئەنجامی ئەو شەڕە چ بوو؟ هێزەکانی عێراقی سەردەکەون، شێخ مەحموود پەنا دەباتە بەر سنووری ئێران، وەرنەگرتنی لەلایەن ڕژێمی ڕەزاشا پەهلەوی. پاشەوەی کەوە لەو شەڕە شکست دەینی شێخ مەحموود پەنا دەباتە بەر سنووری ئێران، بەڵام ئێران ئەو کاتی کە ڕەزاشا پەهلەوی لەسەر تەختی حکومرانە وەریناگری. لەبەر ئەوەی ڕێکەوتنێکی لەگەڵ ڕژێمی پاشایەتی عێراق مۆڵ کردیە لە ساڵی 1929 سەبارەت بە لێدانی بزوتنەوەی نەتەوایەتی، یعنی ئەو ڕێکەوتنە لەسەر ئەوەی ڕێکەوتینە بزوتنەوەی نەتەوایەتی کە ڕووبدا لێودەن چ عێراق چ ئێران. ناچار خۆی دا بەدەستەوە لە 30 مایسی ساڵی 1930 ئاگال لەو بەروارەی بە. شێخ مەحموودی نەمر ناچار خۆی بەدەستدا لە 30 مایسی ساڵی 1930 لە ئەنجامی شکستێنانی لە شەڕی ئاوباریک. شێخ مەحموودی نەمر ناچار خۆی بەدەستدا لە 13 مایسی ساڵی 1930 لە پاشەوەی خۆی بەدەستدا نێدرا بۆ سەماوە لە چێندەر لە عێراق. باشە، شێخ مەحموود لۆ ناچار بوو لە 13 مایسی ساڵی 1930 خۆی بدەبەست. لە 13 مایسی 1930 لۆ ناچار بوو لەبەر ئەوەی ئەو شەڕێکە لە نێوان هێزەکانی شێخ مەحموود و هێزەکانی حکوومەتی عێراقی بە پاڵپشتی هێزی ئاسمانی بریتانی و هێزەکانی سوارە و پیادەی حکوومەتی عێراقی و هێزەکانی لیڤی سەرکەوتنی بەدەستنێنە، کەواتە سەرنەکەوتنی لە شەڕی ئاوباریکی ساڵی 1930. وەرنەگرتنی شێخ مەحموود کاتێک کە پەنای بردە بەر خاچی ئێران چونکە ڕێکەوتنێک هەبوو لەگەڵ ڕژێمی پاشایەتی عێراق، ئەو ڕێکەوتنە کە لە ساڵی 1929 لەگەڵ ڕەزاشا پەهلەوی مۆر کرابی و نەدەبا بە هیچ شێوەیەک یارمەتی بزوتنەوەی نەتەوایەتی کورددا. شێخ مەحموود لەبەر ئەو دوو هۆکارە ناچار خۆی دا بەدەستەوە کە ئەوەش دەتوانین بکەینە ئەی وەبی. خۆشەویستانم، ئێستا دەچینە سەر بابەتێکی تر کە ئەو بابەتە هەمان بابەتەکانە لە کوردستانی باکوور کە پێی دەوترێت شۆڕشی دەرسیم. لە شۆڕشی دەرسیم زاراوەیەکمانەیە کە پێی دەوترێت ویلایەتی دەرسیم. ئەو ویلایەتە یاخود ویلایەتی کوردستان زۆر گرنگە. دەرێ لە لابردوودا زۆربەی کاتەرێمی دەرسیم سربەخۆیی پاراست بوو، تەنانەت لە سەردەمی عوسمانیەکان ماوەیەک لەلایەن دەوڵەتەوە بە چ ناو دەبدرا؟ ویلایەتی کوردستانەوە هەڵبژاردنە. ڕاپەڕینی گۆزگیری زۆر گرنگە. ئەو ڕاپەڕینە بوو کە لە دوای جەنگی جیهانی یەکەم لەلایەن خەڵکی دەرسیم هەڵگیرسا بۆ بەدەستهێنانی سربەخۆیی دژی کەمالیەکان. ڕاپەڕینێک بوو لە دوای جەنگی جیهانی یەکەم لەلایەن خەڵکی دەرسیمەوە هەڵگیرسا بۆ بەدەستهێنانی سربەخۆیی دژی کەمالیەکان کۆزگیری. ڕاپەڕینی کۆزگیری لە دوای جەنگی جیهانی یەکەم هەڵگیرسا لەلایەن خەڵکی دەرسیم. ئەنجامی ئەو ڕاپەڕینە چ بوو؟ زۆر بەڕدرندانە سەرکۆت کراوە، کوژرانی ژمارەیەکی زۆر، گوندێکی زۆر سووتێنرا، خەڵکەکە ڕاگوێزان کرا. خەڵکێکی زۆر ڕاگوێزان و دەربەدەر بوون لە ئەنجامی ڕاپەڕینێک کە
لە دوای جەنجی جیهانی یەکەم لە هەرێمی دەرسیم بەرپا بوو ڕاپەڕینی گۆزگیری یاخود ئەوانە دەکاتە هەڵبژاردن هیچ فەرقی نییە. دێنە سەر ئەو سیاسەتەی کەوە کەمالیەکان پەیڕەویان کرد لە باکووری کوردستان بە تایبەتی لە بیستەکان و سیەکانی سەدەی بیست بۆ هۆی هەڵگیرساندنی شۆڕشی سەعیدی پیران بۆ نمونە دەرێ سیاسەتی پڕ لە زەبر و زەنجی کەمالیەکان لە باکووری کوردستان دژ بە کوردەکان کە بەکارهێنرا لە بیستەکان و سیەکانی سەدەی بیستەم بۆ هۆی هەڵگیرساندنی ئەی بی وەسی شۆڕشەکەی سەعیدی پیران شۆڕشی ئاگریداخ ڕاپەڕینی دەرسیم. باشە تێکچوونی بارودۆخی دەرسیم لە سەرەتای هاوینی 1936 لۆ بارودۆخی دەرسیم تێکچوو لەبەرەوەی تورک هەرچی دام و هێزی سەربازی و دام و دەستگای سەرکۆتکەری هەیە هینایە ناوچەکە. گەماڕۆی سەختی ئالب دۆغان سەرکردەی هێزەکانی تورک کە بەسەر ناوچەکەی چەسپاند بوو. سیاسەتی شۆڤینی تورک گرانی وەبرسیەتی و بێکاری لۆ لە ئەنجامی قەیرانی ئابووری لە نێوان ساڵانی 1922 دەڵێ گرانی و برسیەتی و بێکاری لە ئەنجامی قەیرانی ئابووری جیهانی ساڵانی 1929 و 32 یەکێک لە هۆکارەکانی تێکچوونی بارودۆخی دەرسیم. دین ئەو جارە مستەفا کەمال ئەتاتورک کۆبنەوەیەکی ئەنجامدا بە ئەنجومەنی گەورەی نیشتیمانی تورک لە ساڵی 1936 زۆر بەڕاشکاوی باسی لە دوو خاڵ کرد. مستەفا کەمال ئەتاتورک لەو کۆبنەوەی کە ئەنجامیدا لە ساڵی 1936 باسی دوو خاڵی کرد. گرنگترین مەسەلەی بارودۆخی ئێمە گرفتی دەرسیمە گوتی بارودۆخی ناوخۆی ئێمە گەورەترین گرفتمان هەرێمی دەرسیمە. ئەوە یەک پێویستە حکوومەت دەسەڵاتێکی فراوان و بێسنووری بدادێ لۆ هەتا وەکو زۆر بە دڕندانە بکەوێتە گیانی ئەو ناوچێ و ئەو خەڵکە لە ناویان بە. شۆڕشی دەرسیم لۆ لە ساڵی 1937 هەڵگیرسا لەبەر ئەوەی دام و دەستگای سەربازی سەرکۆتکەری تورک لە ناوچەکە دامەزرا سەرکردەی هێزەکانی تورک ئالب دۆغان گەماڕۆیەکی سەختی خستە سەر ناوچەکە سیاسەتی شۆڤینی کەمالی بەرامبەر بە کورد و قەیرانی ئابووری نێوان ساڵانی 1922 و هەوڵدان بۆ دوورخستنەوەی سەید ڕەزا ئەوانە هۆکارێک بوون بۆ بەرپابوونی شۆڕشەکەی دەرسیم. بۆ نمونە دەڵێ یەک لە هۆکارە سەرچەکانی بەرپابوونی شۆڕشەکەی دەرسیمی ساڵی 1937 گەماڕۆی سەختی سەرکردەکانی هێزەکانی تورک ئەو ناوەی لادەبم دەڵێم فەتحی بەک قەیرانی ئابووری جیهانی لە نێوان ساڵانی 1930 هەتا 1932 کە بۆ هۆی بڵاوبوونەوەی بێکاری و برسیەتی ئەوە ئەی بی دێم ئەلێرە دامەزراندنی دام و دەستگای سەرکۆتکەری تورک لە ناوچەکە ئەوەی دەکەمە چ سی دی چ دەڵێم دەڵێم جگەلە ئەی وەبی یان دەڵێم تەنها وەڵامی سی ڕاستە. تەواو ئەو جارە دێنە سەر پێناسەکردنی شۆڕشی دەرسیم کە بابزانین بە شێوازی هەڵبژاردن کودێتەوە. ئەو شۆڕشە بوو کە لە زستانی ساڵی 1937 هەڵگیرسا لەلایەن خەڵکی دەرسیم دژی سیاسەتی ڕەگەزپەرستانەی کەمالیەکان. شۆڕشێک بوو لە کوردستانی باکوور لە زستانی ساڵی 1937 بەرپا بوو دژی کەمالیەکان. دەرسیم سەرکردەی هێزەکانی تورک بوو کە گەماڕۆیەکی سەختی خستە سەر هەرێمی دەرسیم ئالب دۆغان.
سەرکردەی قارەمانی شۆڕشەکەی هەرێمی دەرسیم بوو کە لە ساڵی 1937 بەرپا بوو. سەید ڕەزای دەرسیم. ئەوە دێنە سەر هەڵوێستی تورک بەرامبەر بەو سەرکەوتنانەی کەوا سەید ڕەزا لە ستانی ساڵی 1937 بەدەستی هێنا. پاشەوەی کەوا سەید ڕەزا دەرسیم لە زستانی ساڵی 1937 هەندێک سەرکەوتن بەدەست دێنێ، تورک چ دەکا؟ هێزێکی گەورە پڕمەشق بۆ هەرێمی دەرسیم ڕەوانە دەکا. ئەوە یەک. دووەم، عسمەت ئینۆنۆ سەرێک وەزیران خۆی سەرکردایەتی سوپا دەگرێتە ئەستۆی خۆی. عسمەت ئینۆنۆ سەرۆک وەزیرانی تورک خۆی سەرکردایەتی سوپا دەگرێتە ئەستۆ لە ئەنجامی شکستهێنانی بەرامبەر بە هێزەکانی سەید ڕەزا دەرسیم. هەستا چی کرد؟ ڕوبەرێکی فرەوان داستان و کێڵگە و گوندی دەرسیمی هەمووی چلێ کرد، هەمووی ئاگری تێبەردا. لۆ گوتی ئەوە شوێنەکە کەوە شۆڕژێران خۆیان تێ حەشار دەدەن. باشە، ئێستا ئەو شۆڕشە لۆ سەرکەوتنی بەدەستنێنە. یەکەم هۆکار نەبوونی باری هاوسەنجی. هیچ هاوسەنجێک نەبوو لە ڕووی چەک، لە ڕووی پیادە، لە ڕووی هێز، لە ڕووی ڕێخستن لە هەموو ئەو بارانە لە نێوان هێزەکانی تورک و لە نێوان شۆڕژێران. سەختی زستانی ساڵی 1937 کە خەڵکێکی زۆر ئاوارە بوو. لەو ئاوارە زستان بوو، سارد بوو، سەرما بوو، برسێتی ئاوارە بوون هۆکارێک بوو کە خەڵکێکی زۆر بێشوێن مانەوە لە ڕێژ مردن. برینداربوونی سەید ڕەزا دەرسیم لە تەمەنی 75 ساڵی، کەمی ئازوقە و تەقەمەنی. چارەم، بڕواهێنان بە بەڵێنە درۆیەکانی ئالب دۆغان کە کاتێک نامەیەکی بە ناوی حکوومەتی تورکیا نارد گوتی ئەمە ئامادەینە کە گفتوگۆ لەگەر سەرکردایەتی شۆڕش بکەن، ئەوانش باوریان کرد چوونە چێندەر، چوونە شاری ئەرزەنجان کە شارێکە دەکەوێتە ئەو پەڕی کوردستان. لەوێ سەید ڕەزایان دەستگیر کرد و لە سێدارەیاندا لەگەڵ 11 لە هاوڕێیەکانی. عسمەت ئینۆنۆ بووە سەرۆک سەرکردایەتی سوپای تورکیای گرتە دەست. بۆ نمونە دەین دەڵێن یەکێک لە هۆکارەکانی سەرنەکەوتنی شۆڕشەکەی دەرسیمی ساڵی 1937 ئەی سەختی زستانی ساڵی 1938 کە خەڵکێکی زۆر دەربەدەر بوو، بێ شوێن حەوانە بوو. بی برینداربوونی سەید ڕەزای دەرسیم لە تەمەنی 65 ساڵیدا. سی بڕواهێنان بە بەڵێنە درۆیەکانی ئالب دۆغان سەرکردەی هێزەکانی تورکیا کە کاتێک نامەیەکی بۆ چێنار بۆ سەید ڕەزا نارد. دی لێرە چ دەڵێن؟ دەڵێن جگە لە ئەی وەبی لۆ لەبەرەوەی سەختی زستانی 1938 نییە 37 سەید ڕەزا لە تەمەنی 75 ساڵی بریندار بوو، لە 65 ساڵی بریندار نەبوو. ئەوە لایەنێک. کاتێک ئالب دۆغان سەرکردەی هێزەکانی تورکنامەیەکی بۆ سەید ڕەزا نارد کە گفتوگۆ دەست پێ بکە، گفتوگۆ دەستی پێکرد لە نێوان سەرکردایەتی شۆڕش و هەروەها هێزەکانی تورک بە سەرکردایەتی ئالب دۆغان لە چێندەر لە شاری ئەرزەنجان دەکەوێتە ئەو پەڕی باکووری کوردستان، لەوێ دەستگیر دەکرێ و وەکو باسمان کرد لەگەڵ 11 لە هاوڕێکانی خۆی لە سێدارە دەدرێ. عسمەت ئینۆنۆ سەرکردایەتی سوپای گرتە دەست. عسمەت ئینۆنۆ سەرکردایەتی سوپای تورکیای گرتە دەست بۆ هۆکاری سەرنەکەوتنی شۆڕشێک لە باکووری کوردستان بە ناوی شۆڕشەکەی دەرسیم. خۆشەویستان، ئێستا دێین باسی چ دەکەین ئەو جارە؟ ئەو جارەیان دێنە سەر کوردستانی خۆمان، باشووری کوردستان کە شۆڕشەکانی بارزانمان هەیە. لێرە شۆڕشەکانی بارزان بە هەمان شێوە
دابەشی دوو قۆناغی سەرەکی دەکرێت. قۆناغی یەکەمیان باس لە شۆرشەکانی بارزان دەکات، بەڵام بە سەرکردایەتی شێخ ئەحمەدی بارزان 1932 شۆرشەکانی بارزان 1932 بابین شێخ ئەحمەدی بارزان چییە؟ شێخ ئەحمەد سەرکردەیەکی بزوتنەوەی ڕزگاری خوازی کوردە لە کوردستانی باشوور. سەرکردەی بزوتنەوەی ڕزگاری خوازی کوردە لە چێندەر لە کوردستانی باشوور. لە دوای لە سێدارەدانی براکەی شێخ عەبدولسەلام لە ساڵی 1914 جلەوی سەرکردایەتی دەگرێتە دەست لە تەمەنی 18 ساڵی. ئاگەر لەو ساڵەی بی زۆر بەتوندی پابەندی ڕێبازی شۆڕجێرانەی شێخ عەبدولسەلام و دابوونەریەتی باشەکەی ناوچەکە بوو. ئێستا دێن شێخ ئەحمەد چییە؟ سەرکردەیەکی بزوتنەوەی ڕزگاری خوازی کوردە لە کوردستانی باشوور لە دوای لە سێدارەدانی براکەی شێخ عەبدولسەلام بارزانی لە ساڵی 1914 جلەوی سەرکردایەتی شۆڕش دەگرێتە دەست. ئەو کاتی تەمەنی 18 ساڵە، ئەوە لە بەکەلۆرێ هاتەوە 18 ساڵە. پابەند دەبی بە دوو خاڵ. یەکەمیان ڕێبازی شۆڕژگێڕانەی شێخ عەبدولسەلام و دابوونەریەتی باشەکەی ناوچەکە. سەرنەکەوتنی شێخ ئەحمەد بارزانی لە یارمەتیدانی شۆڕشی شێخ مەحموودی نەمر کە لە ساڵی 1919 شۆڕشێک لە سلێمانی بەرپا دەبی لە ساڵی 1919 دژی داگیرکەری بریتانیا لەلایەن شێخ مەحموودی نەمر. شێخ ئەحمەد هەوڵیدا کە یارمەتی ئەو شۆڕشە بدە، بەڵام سەرنەکەوتە. شێخ ئەحمەد بەهۆی ئەوەی کەوە هەستی نیشتیمانپەروەری زۆر بەهێزە، لە ساڵی 1919 هێزێک ڕەوانە دەکات بۆ یارمەتیدانی شۆڕشەکەی شێخ مەحموودی نەمر، بەڵام ئەو هێزە ڕێگری لێ دەکرێت. پاشان کە دەگاتە ناوچەکە کار لە کارترازایە شۆڕش لە ناوچووە. بابین بزانین هۆکاری سەرەکی شۆڕشی شێخ ئەحمەدی بارزان چییە؟ هۆکاری سەرەکی شۆڕشەکەی شێخ ئەحمەدی بارزان ڕێگریکردنی ئینگلیز لە هێزەکانی شێخ ئەحمەدی بارزان بەمەستی یارمەتیدانی شۆڕشەکەی 1919 کوردستانی باشوور. بڕیاردانی ئینگلیز زەبرێکی کوشندە لە ناوچەی بارزان بدە. دەربەدەرکردنی بارزانەکان و جێنشینکردنی ئاشووریەکان لە شوێنیان. چەسپاندنی سزا و بازێکی گەورە بەسەر سەرۆک عەشیرەتەکانی ناوچە. هەڕەشەکردن لە شێخ ئەحمەد بارزانی. ئەو پێنج هۆکارەی باسمان کرد ئەمە دەتانین بڵێن ئینگلیز بڕیاری دا زەبرێکی کوشندە و توند لە ناوچەی بارزان بدا بۆ هۆکاری بەرپابوونی شۆڕشێک بە سەرکردایەتی شێخ ئەحمەد بارزانی. یەک لە هۆکارەکانی بەرپابوونی شۆڕشەکەی شێخ ئەحمەدی بارزان ئەی ڕێگریکردنی ئینگلیز لەو هێزەی کەوا شێخ ئەحمەد ناردبووی بۆ یارمەتیدانی شۆڕشەکەی 1919 سلێمانی شێخ مەحموودی نەمر. بی بڕیاردانی ئینگلیز زەبرێکی کوشندە لە ناوچەی بارزان بدەن. سی دەربەدەرکردنی بارزانیەکان لە ناوچە و جێنشینکردنی ئاشووریەکان لە شوێنیان. دی هەر هەمویان. هەڕەشەکردن بە سزادان لە شێخ ئەحمەد بارزانی یەکێکە لە هۆکارەکانی بەرپابوونی شۆڕشی زانە 1930. ئێستا دێین دوو کەسایەتیمان هەیە کە ئەو کەسایەتیانە ئینگلیزن، حاکمن، بێڵ وە سکۆت. بێڵ چییە؟ سکۆت چییە؟ بێڵ حاکمی مووسڵە. ئاگادار بە بێڵ حاکمی مووسڵە لە تشرین دووەمی 1990 گەشتێک ئەنجام دەدا بە چێندەر بە ناوچەی سوورچی زێبار بارزان. لەو گەشتە ئامانزیان چییە؟ هەڕەشەکردن و سزادانی شێخ ئەحمەد بارزانی و چەسپاندنی باج بەسەر سەرۆک عەشیرەتەکان. دەڵێ یەک لە ئامانجەکانی گەشتی
بێڵ و سکۆت بۆ ناوچەی بارزان لە تشرینی دووەمی ساڵی 1990 ئەی هەڕەشەکردن، بی سزادانی شێخ ئەحمەد، سی چەسپاندنی باج و سەرانە. سکۆت چێە؟ حاکمی ئاکرەیە. لە تشرینی دووەمی ساڵی 1990 گەشتێکی بەچێن دەرکرد بە ناوچەی سوورچی، زێبار و بارزان بە هەمان شێوە. ئەو گەشتە ئامانجی چ بوو؟ هەڕەشەکردن، سزادان، چەسپاندنی باج. دێنە سەر هەڵوێستی بارزانی و زێباریەکان چ بوو بەرامبەر بە هەڕەشەی سکۆت و بێڵ؟ کاتێک کە گەشتیان کرد بە ناوچەی سوورچی و بارزان و زێبار، هەڵوێستی بارزانیەکان چ بوو بەرامبەر بە ئەو دوو سەرکردەیە؟ ئەو حاکمە یەکەو سەر بۆسەیەکیان لۆدادنین، بۆسەیەکیان لۆدادنین، هەردووچیان دەکوژن. لەو بۆسەیە دەست دەگرن بەسەر شاری ئاکرێ، دەست دەگرن بەسەر شاری ئاکرێ. دێن ئەو جارە چمانەیە؟ هێزێکمانەیە بە ناوی هێزی لیڤی. ئەو هێزە چییە؟ هێزی لیڤی هێزێکی ئاشووریە، بەڵام ئەو هێزە ئاشووریە ئینگلیزەکان لە بەهاری ساڵی 1920 ناردیانە سەر بارزانیەکان کە بۆ هۆکاری دروستبوونی شەڕێک لە نێوان بارزانیەکان و ئاشووریەکان. بەڵام دوایە ئاشووریەکان زوو هەستیان کردکەوە ئەوە تەنها ئامانجی دروستکردنی دووبەرەچیە. هێزی لیڤی هێزێکی ئاشووری بوو کەوا لەلایەن ئینگلیزەکان لە بەهاری ساڵی 1920 ڕەوانەی ناوچەکانی بارزان کرا. ئەو ڕێگەیانەی کە ئینگلیز پەیڕەویان کرد بۆ ڕاکێشانی شێخ ئەحمەد بارزانی بۆ لای خۆیان. شێخ ئەحمەد بارزانی کەوا ئەمە گوتمان پابەندی دابوونەریەت و ڕێبازی باب و باپیرانی بووە، بەریتانیا چی کرد؟ ئینگلیزەکان چەند ڕێگەیەکیان پەیڕەو کرد بۆ ئەوەی شێخ ئەحمەد سارکەنەوە لەسەر ئەو ڕێبازەی کەوا گرتی تێبەر. یەکەم هەڕەشەیان بەکارهێنا، دووەم هەڵخەڵەتاندن بە پارە، سێمیان ئەو عەشیرەتانە هاندا کەوا ناکۆچیان هەیە بە تایبەتی لەگەڵ بارزانیەکان. لە ئەنجام ئەو سێ ڕێگایە کە پەیڕەو کرا هیچەکیان سەری نەگرت، نە هەڵخەڵەتاندن، نە هەڕشەر، نە عەشیرەتەکانیش. بەڵکو شێخ ئەحمەد پابەند بوو لەسەر ئەو ڕێبازەی کەوا گرتی تێبەر. شەڕێک ڕوودەدا، ئەو شەڕە زۆر زۆر گرنگە کە پێی دەوترێ شەڕی بەرقی بەک. چ شەڕێک؟ بەرقی بەک. شەڕی بەرقی بەک ئاگادار بە خۆشەویستان ئەو شەڕە بوو لە نێوان چێ؟ لە نێوان هێزەکانی حکوومەتی عێراقی و هێزەکانی بارزانی. حکوومەتی عێراقی شاڵاوێکی کردە سەر ناوچەی بارزان لە نۆی کانونی دووەمی ساڵی کانونی یەکەمی ساڵی 1931. لە ئەنجامدا توانیان هێزەکانی حکوومەتی عێراقی تێکبشتێنن. دەڵێ شەڕێک بوو کە لە نۆی کانونی یەکەمی ساڵی 1931 لە نێوان هێزەکانی بارزانیەکان بە سەرکرداتی شێخ ئەحمەد بارزانی و هێزەکانی حکوومەتی عێراقی بەرپا بوو کە حکوومەتی عێراقی لەم شەڕەدا سەرکەوتن بەدەستنایێنی. بەرقی بەک، بەرقی بەک، شەڕی بەرقی بەک هەڵگرسا لە نۆی کانونی یەکەمی ساڵی 1931. ئەنجامەکانی ئەو شەڕە چییە؟ هێزەکانی بارزانی سەردەکەون، فەوزی سەربازی عێراقی تێک دەشتێ کە فڕۆکەی زەنجی پاڵپشتی دەکردن، ژمارەیەکی زۆر لە سەربازانی عێراقی بەدیل دەگیرێن، شەهیدبوونی 5 جەنگاوەری بارزانی. ئەوە ئەنجامەکانیتی. بەڵام لێرە ئەتوو زیاتر جەخت لەسەر نۆی کانونی یەکەمی ساڵی 1931 دەکەی کە بەروارەکەیە. پاشەوەی کەوە هێزەکانی بارزانی سەرکەوتن بەدەستدەهێنن بەسەر هێزەکانی حکوومەتی عێراقی لە نۆی کانونی یەکەمی ساڵی 1931 ئەو جارە شەڕێکیت کە دروست دەبی بۆ تۆڵەسەرنەوە.
ئەو شەڕە چییە؟ شەڕی دۆلا ڤاژێ، شەڕی دۆلا ڤاژێ. شەڕی دۆلا ڤاژێ شەڕێک بوو لە نێوان هێزەکانی بارزانی، بەڵام ئەو جارە بە سەرکردایەتی مستەفا بارزانی و هێزەکانی حکوومەتی عێراقی بە پاڵپشتی هێزەکانی ئاسمانی بریتانی لە نیسانی ساڵی 1932. لەو شەڕەدا هێزەکانی بارزانی داستانێکی بێنوێنە ئەنجام دەدەن، بەڵام سەرکەوتن بەدەستنانی لە ئەنجامی ئەو داستانە دوژبن داوای وەستاندنی شەڕ دەکات بۆ ماوەی 2 هەفتە. بڵێ خۆشەویستان، دەڵێ شەڕێک بوو لە نێوان هێزەکانی حکوومەتی عێراقی و هێزەکانی بارزانی بە پاڵپشتی هێزەکانی ئاسمانی بریتانی لە نیسانی ساڵی 1932 ڕوویدا. دۆلا ڤاژێ شەڕێک بوو دوژبن تێیدا داوای وەستاندنی شەڕی کرد بۆ ماوەی 2 هەفتە. دۆلا ڤاژێ لە ئەنجامی ئەو داستانەی کەوا هێزەکانی بارزانی تۆماریان کرد بەرامبەر بە حکوومەتی عێراقی لە شەڕی دۆلا ڤاژێ، حکوومەت داوای وەستاندنی شەڕی کرد بۆ ماوەی 2 هەفتە. چمان مایە ئەنجامەکانی ئەو شەڕە؟ ئەنجامەکانی ئەو شەڕە چیە؟ هێزەکانی حکوومەتی عێراقی سەرکەوتنیان بەدەستهێنا بە پاڵپشتی هێزەکانی ئاسمانی بریتانی. حکوومەت داوای کرد شەڕ ڕابۆستی بۆ ماوەی 2 هەفتە لە ئەنجامی هێرشی چروپڕی هێزی ئاسمانی بەریتانی شێخ ئەحمەد و مستەفا بارزانی و هەواڵانی پەنایان بردە بەرخاچی تورکیا. بردومانی ناوچەی بارزان بە شێوەیەشی چروپڕ دەستی پێکرد. دوایە شێخ ئەحمەد و مستەفا بارزانی خۆیان تەسلیمی دەست چێ دەکەن، دەدرێنەوە دەست حکوومەتی عێراقی لە بەهاری ساڵی 1933. ئاگەل لەو خاڵی بی. پاشەوەی کەوە هێزەکانی بارزانی داستانێکی بێوێنە تۆمار دەکەن لە شەڕی دۆلا ڤاژێ، سەرکەوتن بەدەستنایێنن، پەنا دەبەنە بەرچێ خاچی تورکیا هەڵدەستی تەسلیمی دەشتیان دەکا کاربەدەستانی حکوومەتی عێراقی لە بەهاری 1933. دوایە کە لە بەهاری 1933 تەسلیمی عێراق دەکرێن، دەگوازرێنەوە بۆ مووسڵ، لەوێن دەریش بۆ بەغدا، لەوێن دەریش بۆ ناسریە. یعنی پاشەوەی کەوا تەسمیل کرا دەبدرێنە مووسڵ، دوایە بەغدا، دوایە بۆ ناسریە. باشە، ناوچەی بارزان دوای دەستگیرکردن چی بەسەردێ؟ لێبوردنی گشتی لەلایەن حکوومەتی عێراقی دەردەکرێت، بەڵام ڕاست نییە. خەلیل خۆشەوی، ئەحمەد نادر، عەبدوڵڵا کەرکەمۆیی پەنادە بەرنەبەر چیای گۆڤەند، خۆیان نادەنە دەست. ئەحمەد نادر لە ئەیلولی 1935 شەهید دەکرێت، دەکوژرێت. عەبدوڵڵا کەرکۆمی بە برینداری دەست بە سەردا دەگیرێ. خەلیل خۆشەوی لەگەڵ سیر هاوڕێیانی لە ناوچەی ڕێکان گەمارۆ دەدرێ، شەڕ دەکا. بارودۆخی ناوچەی بارزان ئارامی بەخۆ نابینی. بابزان چی لێدێ؟ لە ساڵی 1939 پاشەوەی ناوچەی بارزان ئارام دەبتەوە، حکوومەتی عێراقی هەڵدەستی شێخ ئەحمەد و مستەفا بارزانی دەگوازێتەوە بۆ بەندیخانەی سلێمانی. پاشەوەی کە لە ساڵی 1939 شێخ ئەحمەد بارزانی و مستەفا بارزانی دەگوازرێنەوە بۆ بەندیخانەی سلێمانی بەهۆی ئارامبوونی بارودۆخەکە. مستەفا بارزانی دوای گواستنەوەی بۆ سلێمانی دەرفەتێکی بۆ دەڕخسێ، پاشەوەی کەوە پەیوەندی بە خەڵکی بارزان دەکات، چ لێدێ؟ پەیوەندیەک دروست دەبی، ئەو پەیوەندیە بە هاوکاری حیزبی هیوا و چەند کەسایەتیەکی نیشتیمان پەروەری شێخ لەتیف کوڕی شێخ مەحموودی نەمر پیلانێکدا دەڕێژن. بارزانی لە بەندیخانەی سلێمانی ڕادەکا، پەنا دەباتە بەر خۆرهەڵاتی کوردستان. لە هاوینی 1943 بە یارمەتی حیزبی هیواوەکو گۆتمان، شێخ لەتیفی کوڕی شێخ مەحموود دەربازی دەبی دەستە خاچی کوردستانی تورکیا ئێران، لەوێن دەردەسوڕێتەوە دێتەوە ناوچەی بارزان. پێشوازیەکی زۆری دەکرێت لەلایەن خەڵکەکە، دەست دەکرێت بە شۆڕشی دووەمی بارزان کە لە ساڵی 1943-45
ئەو بابەتەمان خۆشەویستان لە بۆ دەرسی داهاتوە ئینشاءڵڵا پێک دەگەینەوە بۆ تەواوکردنی بابەتی شۆڕشەکانی بارزان بەخواتان ئەسپێرم هەر هیوام سەرکەوتووی ئێوەیە.